بەناوی خوای بەخشندەی میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتی وەیە زوو خۆشەوی شاد دەبمەوە. دیاردەیەکەیە لە نێو کۆمەلگا بەداخۆ زۆرجاران ئێمە بە ئاڕاستێکی خراپ ئەو کارە دەکەین، ئەویش چاولێکەریە. خۆی سروشتن مرۆڤ لە ژیانیدا کاتێک کە دێتە دنیاوە بەشێک لەو فێربوون و ئەزمونانەی کە وەری دەگرێت چاولێکەریە. بۆ نمونە لە فێربوونی زمان و هەڵس و کەوتکردن کە سەیری دەوروبەری دەکات، بەڵام ئایا لاساییکردنەوە و تەقلیدکردنەوە بۆ هەمیشە دەبێت لەگەڵ ژیانی مرۆڤێت، یان مرۆڤ کاتێک گەیشتە تەمەنێک گەیشتە سنوورێک ئیتر پێویستە خاوەن توانای خۆی و سروشتی خۆی بێ بۆ شێوازەی کە هەیە تەقلیدی کەسی بەرامبەر نکاتەوە، چونکە زۆر جاران کەسێک بە سروشتی خۆی زۆر جوانە، ڕەنگە بە سروشتی ژیانی خۆی زۆر بەختەوەر بێ، بەڵام کاتێک چاو لە کەسێکی دیکە دەکات، چاو لە بەرامبەر دەکات، ئیتر نامۆرتاحی لە ژیانیدا پەرە دەستێنێ، ئیتر بەردەوام تووشی کێشە و گیر و گرفت دەبێ. ئەگەر خێزانێک وەرگرین بە نمونە ژیانێکی سادە بەڕێ بکەن بۆ ژیانەی خۆیان ئاسوودە دەژین، بەڵام ئەگەر بیانەوێت چاو لە خزمێک و دۆستێکی خۆیان بکەن ناڕەحەتی تووشیان دەبێت. ئەگەر گەنجێک وەرگرین بۆ نمونە موبایلێکی پێبێت، بۆ موبایلەی خۆی دەتوانێت ئیش و کارەکانی بەڕێ بکە، بەڵام ئەگەر بیوێت چاو لە کەسی بەرامبەر کات و پارەکەشی نەبێت ناچار دەبێت قەر بکە، لەو کاتەدا کەمالیاتی پێش زەڕوریاتی خست تووشی کێشە و گیر و گرفت دەبێت. بەگشتی ئەمڕۆ باز لە چاو لێکەری دەکەم، تەنانەت لە قسەکردنیش زۆر جارە ئینسان بۆ شێوازە بۆ ئوسلوبەی کە خۆی هەیتی زۆر جوانەکە گفتوگۆ بکە کە قسە بکە، بەڵام کە تەقلیدی کەسێکی دیکە دەکاتەوە دەبینین لێشی نایە و زۆر ناشرینە. ئێوە لەگەڵمان نابن بیسەر و بینەرمان. وعليكم السلام ورحمة الله وبركاته. إن شاء الله. خوا سلامت لك يا أخو بخير بيتساو. باسی چاولێکەری دەکەم. ئایا چاولێکەری بە شێوێکی گشتی پێت باشە یان پێت خراپە ئینسان هەرچی بینی چاوی لێ بکات؟ بەخوای ئیمە میلەتەکی بەڕاستی چاولێکەری نیە، تەقلیدیە زۆری. دەبێت خەڵکەکی شمەکە جولبەگەکی وای لەبەرە ئەوەندەی ئافەتەکە متابعی دەکاتن ئەوی شەخ بکات چاولێکەری بکات، لەوانە خراپە ڕاستی. بەس چاو لە کابرایەکی بکە کاسبە ئەهلی دینە کەسابەتی دەکات، نێژی خۆی دەکات ڕۆژێک بەس بەعکسەوە چاو لە شتە خراپەکان دەکەن، لە باشەکان ناکەن. ئەگەر لە باشەکان بکەن وەڵی شتێکی باشە، بەس دایمە چاو لە شتە خراپەکان دەکەن. یعنی ئەگەر کەسێک بۆ جلوبەرگەچی پۆشی ڕەنگە لەو جوان بێ، بەڵام ڕەنگە لە من نێتن، ڕەنگە لە فرانکەس ماڵەکەی بۆ شێوازەیە، ڕەنگە ماڵی من بۆ شێوازە نەگونجێ، وانە؟ یعنی ئینسان ئەگە هەرچی بینی و چاوی لێ کرد پێدوان نییە زەرمەند دەبێ و تووشی دڵتوندی دەبی؟ حتمما ئێستا و کەشوای لە ماری من دەگونجێ لەوانەیە لە مارشکە نەگونجێتن، مەسەرەن ئەوەی من دەتوانم لە توانمدایە یشکە لە توانایدا یان ئیتکە لە توانایدایە من لە توانمدانیە، چونکە کەسە وەچی کوردانی گۆدەنی بەقەدر بەڕێکەی خۆی پێڕاکێشتن، چونکە خەڵکی ما بەڕاستی خاصن ڕێز مێل و ئافرەتەکان یعنی دایمە هەوراستت تەماشا دەکەن، ئەتوی دەبی لە قەدەرە خۆت ئیمکاناتی خۆت ومورەکەی خۆت کێشەکەی کۆمەڵایەتیکە زۆی لەسەروانەیە کەس لە چاو خۆی تەماشا ناکە، کابرا دەبین ئیشوکای کەسابەتی چاوی لە مای خەڵکە چاوی لێ بکاتن یان ئەوتە ڕێگری لێ بکە ئەوتە دزی لێ بکە ئەوتە چی لێ بکە، هەر چاوی لە ماڵەکەیە تەقلیدی بکاتەوە چی سایاجی بکرد کاکە بڕۆ وەچی کاسی بکە وەچی پارێک پێیەکە عەقسێ بە چپیا دەکاتن. ئەتوو بڕۆ کاسەباتەی بەعراری بکە وەڵا خوا دەداتێ کەس لە برسان نەمردیە وە کەسیش ملوێنێرە بۆ لە سەقبلەکە ملوێنێرە. باشە ئێستا لە دوکانەکەی خۆت مشتریت هەبووە داوای جلوبەرجی کردبی کە بە شێوەی هونەرمەندێک بچی یان بە شێوەی کەسێکی ناودار بچی بڵێ جلوبەرگەچی ئەو هەم دەوێتن؟ بەخوای ئێستا ئەو کراس کوردیانە زۆرە جات بە وەخت خۆشە مە کراس کوردیشمان دەبوو دەستنەوە دەدێ قماشی فران هونەرمەندە قماشی فران کەسیە ئەوەی فران کەسیە یا ئەو قماشی ئەوەیە عەزمێنێ بتەڕیکلام ناوینە پێرەکان بینمە، یعنی بەڕاستی خۆش نییە تلو قماشی ناوەڵە شتێکی تایبەت بە خۆم دەکەم ڕێک و پێکو لەبەری دەکەم کشم لە خەڵکە. دوانیە ئەوەی کە چاولێکەری ئەنجام دەدا پارەشی زۆر لە ژیانی سەرف دەکات؟ بە خودای بەلاژ ئێستا هەر قاتی کوردی پیاوانی هەر وایە ئەوە دەستوری فرانی ئەو دەستوری فیسکی ئەوە دەسووە ناوەڵە بەخۆم قەنەعاتم بە دەستورێکی هات ڕێک و پێک و کوردانە و بەعیا بە ناموت ئەوی لەبەر دەکەم. چاولێکەری لە شتی باشە بەڕاستی بە لە شتی خراپ ناکەیت چاولێکەری لەوەی بکاکە پێش دوکانەکەت بۆچی مەخایەن و بەیانکە پێش دوکان بۆچیم بیشو بۆچی من ڕێک بە لەگە مشتریان بە شەرمێ چاو لە شتی باش بە بەس میلەتی مە بەس چاو لە خراپەکەی دەکاتن تەقلیدیە زۆری خراپەکەی وەردەگریتن. چاو لە کەسێکیان خزمەتی کۆڵان و گەڕک و شار و نیشتیمانی خۆی دەکات. ئێستا من دەرم عاقڵ لەسەوەی نەبی ڕەنگ و دەنگ و شێوە
چێ بەرپرسی ئەو شایە ئیسانەش چاک بوو بڕۆم لە پشتی بن چێ خزمەتی ئەو لەنگەیکە بڕۆ لە پشتی بن چێ ئیشی چاچێکی بڕۆ لە پشتی بن ئەوەی خراپی کرد ئەخی خراپەکەی بداتەوە بە ئەوە نەبی هە فران ئەوەندە خەڵکی هەر نەچێشین نەکەینە فیرعون بەقۆڵبان نەبینە کۆیلە نەشتی چاکە دایما لەسەر چاک بڕۆینەمە باشە بەڕاستی ئەخما لەسەوەی نەبێتن کابرا سزەی سنارێتن چێ خزمەتت دەکاتن چێ ئیشی باش پێ دەکات چاو لێی بکە چاو لە خراپەکەی مەکە چاو لە قسەی مەکە چاو لە عملی بکە بعام وندي خليشي خوينيا وەدەی خەریکی خليشي خوينيا لە بەرچێ ینی بۆ ئەمانلەیەتی تەقلیدی كريا هم على السودي تساوي كريا ینی بەشێک لەو چاو لێکەریە لە بۆ حەسادە دەگەڕێت حصادته انا ساوي كريا يا اخو هم حصادته باشە ئەگەر ئێمە هەر کەسەمان بە ژیانی خۆمان بە ستایلی خۆمان ڕازی بین پێی دوانێ بەختەوەرتر دەبین صدقت إيماني بوين ما يبي بختار ده هم إيماني بتقليد وبودي لورته زۆر جار خەڵکەکەی دەبینی ژیانێکی سادە و یان ژیانێکی مامناوەندی هەیە کەچی وا خۆی نیشان دەدا کە زۆر دەوڵەمەندە پارێکی زۆر سەرف دەکات پێشتر خەڵکەکە دەوڵەمەند بە کەس نەیدەزانێت دەوڵەمەندش ئێستا فەقیرەکەی خۆ بە دەوڵەمەند پیشاندەری و هەماری وێران بووە زۆر جار بابینە سەر بابەتێکە دەبینی ناوماڵەکەی هیچ عیبی نییە شتەکانی جوانە ڕێکە بەڵام چۆتە ماڵی خزمەشیان دەبینی شێوازی وان خەنەفەکەی وایە ڕەنجی وایە دەڵێ دەبێت لە ماری ژۆرەوە لە ماری خۆش بزەب دەبێت لێ بکرێت تاقیب دەکە لە شێش کرێ بزانە هەلێ بکڕێ باش ئەدی بینە سەر پیاوانیش بەش ئافرەتان نەڵێ جاروێ سیارەکەی خۆی هیچ عیبی نییە ئیشی خۆی پێ بەڕێ دەکا بێ کێشەیە کەسی بینیوێتی برادەرەکەی ئۆتۆمبیلەکەی لەو باشترە دەچی خۆ پارەکەی قەردیش کاتن بەس ئی باشتر بی هەمووی هاو نەفسە قەنعاتی بە ڕزقی خۆی نییە بڕۆ لە سێر ڕنگەشی پرسە دەرێ وڵای یشەکەم چ نییە هەمووی ئەوەی شەیە ئەی بۆ ئێمە چاو لە کەسانێک ناکەین کە خزمەت دەکەن کە باشن کە با بڵێم کۆمەڵێک ڕەفتاری جوانیان هەیە قسەیان جوانە کرداریان جوان لۆ چاو لەوانە ناکەین ئەو سەردەمە ڕۆی خەڵک چاو لەوام بکە سەرمە چینی کەتە دوو مۆدلی و لێ چاو لە شتی باش ناکە بە پرسیارێک لە تو بکەم ئەگەر کەسێک تەقلیدی دوو بکاتەوە لە قسەکردنی لە شمەچی چ هەستێک لەلا دروست دەبێت ولا اعتیادی سادەمە ئەمە لەگەم مۆدل ناڕۆین بۆی تەنگا بینێک چاو لەمە دەکات یا تەقلید دەکاتەوە ئەمە بەخۆ سادەینە عەشایرینەوە وەلەو کەسان زەحمەتە لەگەم مۆدل دەڕۆن ئەزەل لەم نافەسەیە ئینسان ئەگە قناعەتی هەبی چاولێکەری لە کەس ناکە خەریک و یعنی عایلە و ئەوەی خۆی دەبی خێزانی خۆی دەبی یعنی تەداخلی کەسیش ناکە لۆ خۆی دەژی ژیانەشی سادەوە نا تەداخلی کێشەی خەڵک دەکا ئەوەی هەبی لە ماری خۆی چارە سەر دەکا و علاقە لە خەڵکی تریش نییە کەسێک ئەگەر چاوی لە بەرامبەر نەکرد لە ژیاندا ئاسوودە دەژیت مرتاح دەژی بە دڵنیایی و ئاسوودە دەژی بەشێک لەو پارەی کە ئێستا بۆ نە خەڵک سەرفی دەکاتن پارێکی زۆر لە ژیانی بەهادەر دەدا پێ دوانێ بەشێکیان بەهۆی ئەو چاولێکەریەوەیە کە ڕەنگە شتەکەی پێویستیش نەبێت زیادەی سرافیە زیادەی سرافیە یعنی خەڵکانێک دەبینی کەم دەرامەتە بەس یعنی وا خۆی پیشان دەدا وەکو دەوڵەمەندەکەی بژی ئەوە شەیە بەس ئینسان ئەگەبی لە ژیانی خۆی بکاتەوە ئاسوودە دەژی نمونەشی جوانت باسی ئێستا بۆ نمونە گەنجەشی سادا کوڕە هەژارێک موبایلێکی پێبی ئیش و کارەکانی خۆی پێ بەڕێو بکاتن کێشەشی نەبێ بەڵام مۆدیلەکەی بەرز نەبی حەز دەکا پارەکەی قەر بکە بەس تا موبایلەکەی مۆدیل نوێ وایە ڕاست ئەوە شەیە ئەوە شەیە ئەوجا دەبینی تووشی قەردێ دوای ئیشکاری نییە کەسابەتی پێ ناکرێ دوای مۆبایلەکە بەویسیاگە بشی فرۆشتەوە پارەی خۆی ناکاتەوە کەواتە زەرمەند بوو زەرمەندە بوو لەو کاتێ چەند سارە لە بازار خێکی شوکاری وڵایە بەس لەو بازاڕی 20 بەسەرەوێ 20 سار تقریبا 2006 وابزانم هاتم زۆر قەت بیرت کردەوە چاو لە کەسەشکە بکەی ئەو ئیشی کووە ئیشی بۆ نمونە بڵێ ئەو ئیشی باشە تەقلیدیوی دەکەم لاساوی دەکەم لە ژیاندا هەوڵدایە چاولێکەری بکەی طبعا ئەو ئەشیا قەدیم کوی نامە ئێرە
قدیم عربانەمان هەبووە لە سەد سری سەیداوی کو هاتینە ئێرە ئێستاش لەگە دابینە مگۆڕیە چەندین برادر دەرێ کاکە ئەو شتە چیە ئێستا شتی من هەیە بە ڕوبعاچی بە 500 بە هەزاری هەر دەرێم قەنەعەتم پێ یەک عیبینە لە خوای بەزیادنی يعني ئەو قەنەعەتە نەبا لەمێش بۆ شتە نەما بە احتیمالە دوکانەکەی بەکرێ دەم زیاتر ئیستفادە هەبی بەڵام وەڵاهی چەند سارە لێرە من دارەکانم لە گەردانە يعني قەنەعەتم پێ بەڕێدەچین استفادەشی لێ دەکەین الحەمدولله ئەو قەنەعەتەکەی ها گەرنا کەس بۆ شتێ رازی نییە کەس بۆ شتێ رازی نیستە هەوڵشت نەدایە چاو لە خەرچی بکەین نە وەڵڵاهی هەر بخۆم برادری خۆم هاتێ زیران کاکە ئەو شتە چێبینە لە بۆ بگۆڕن کاکە چ دوێنم کاکە وەڵڵاهی قەنەعەتم پێ عیبینە ئەگەر نا وەڵڵاهی ئیشەکە ئەو هانیە بەس ئەم قەنەعەتم پێ ناشی گۆڕم پێدوانیە خەڵک ئێستا بە شێوەیەکی گشتی زۆر تەقلیدی بەرامبەری دەکات چاولێکەری ئەنجام دەدا ینی نامرتاحیەتشی لێ دروست نابی زانی کۆ وەڵڵاهی ئینسان دەگەڕێتەوە سەر خۆی بخۆی کوبی ئەنی ئەگە قەنەعەتەکی لە خۆی دروستکە کوبی هەرەوها دەڕوا ئێستا ئەم کوڕۆی مارەوها دەڕوا من دارەکانیشم هەرەوانە تێگەیشتی بەڵام هەیە وەڵڵا هەیە زۆریش هەیە یەکێک شتەکی دادەنێ ئەوە دەچیوەچیوی دادەنێ بەرامبەری تەقلیدا زۆر شتی هەتا لە هەموو شتەشی بۆ نەک هەر ئیش و کارەکە لە شمەچی لە قسەکردنی خەرێک هەیە دەستە مارە خزمەشی مارە دراوسێشی ئەگەر ببینی ئەو بۆ نونە سیارەکەی کووە کەوەنتەرەکەی کووە زۆری لە ئافرەتان ڕوودا زۆریش باش نیە بەسییان بکەین بەس زۆری ئافرەتەکان عەزیان لێگە شتێک زیاتر لە ناو مار و شتیوە پیا زۆر عەزی لە بڕوا ناکەم لەوەی احتیمالە لە ئیش و کار و کاسبی عەز بکە بەس لە بۆ ناو مار و تەقلیدەکەی زیاتر ئافرەتی پیاوان لە موبایلەکەیان بۆ نمونە بەشتەچیان موبایلەکەی خۆیان هیچ کێشەی نییە دەتوانن کارەکانی خۆیان پێڕایی بکەن بەس کە دەرێەوە مۆدیلی بەرزترە دەچی پارەی پێدەدا ڕەنگە هەیە نەشیبی خەر بکە یان بە قست بینیتن وەڵڵا گەلک زۆرە گەلک زۆرە ئەجا دەگەڕێتەوە سەر قەنەعەتی خۆی هەر کەس قەنەعەتی خۆی ئەگەر هەیە عەزی لێیە ئەو تەبیعاتە لە من نییە نازانم بۆ نمونە لۆ منداڵەکانیشت باس نەکرێ کوڕم چاو لە خەرچی مەکەن بە ژیانی خۆتان ڕازی بن ئێستا هۆی ئیشکردنی من لێرە لەوە مندارەکانە دەمەوێت خۆم فێری ئیش و کاسبی ئەوە بن طبعا هەر معدل دەبی لە بۆوان باسکە لە هەموو شتەچی ئەگەر یارمەتیان نەدەم مندارەکان احتیمالە دەست دەرچ کە ئەمن بەخۆم لێرە ئێستا لەسەر ئەو دوکانەیمە سەبێ کوڕەکەم لێرە سبەینەوەچی فێربی کار و کاسبیەک ئیشەک ئەوەیە مەسەلەکە طبعا باسم کردیەوە ئینسان کەواتە بە شێوەیەکی گشتی بەو بەشەی خۆی ڕازی بێ مرتاحە لە ژیان بەخوای ئەگەر قەنەعەت لە خۆی دروست کرد بە کەم و زۆری فەرقی نییە باوەڕکە بەڵام ئەگەر قەنەعەتی نەبی هەر چەندی هەبی هەر چەندی هەبی هەر دەرێ بابێ هەر دەرێ بابێ هەر چەندی هەبی وەڵای قەنەعەت باشترین ئەوەیە یعنی ئەگەر ئینسان قەنەعەتی هەبی بە کەم و بە زۆری پێ ڕازی بی تاو کافیە يعني تماشاكێت و سەر برادرێک ئەوە ملوک هینەیە حەزی لێیە وشی ڕەفیقەی خۆی چاوی لێ ئەوەکەی ئەشیاکەی بکڕی دەرێوەچی ڕەفیقەکەی خۆم وشی ڕەفیقی خۆی سەرچاویەوە پێڵاوچەکانی وشی ڕەفیقەکانی خۆی دەکات چاولێکەکە یعنی لە برادرەکەی خۆی دەکاتن ئیوی دیتیەوە حەز دەکا وەچی وی وشەوی دەبیتن لۆ ئەو چاولێکەریە زۆرە وەڵڵاهی بریم سێزەوە ینی ئێستا دەبینێن نەکەر لە منداڵ لە گەوران لە پیاوان لە ئافرەتان ینی بۆ ئەگە بینە باسی ئافرەت بکەین ئەوە لە ناو ماڵ و قەنەفە و کەوەنتەر و کۆمبار و ئەگە بین باسی پیاوانیش بکەین لە ئۆتۆمبیلەکانیان لە موبایلەکانیان لۆ ئەومە تەقلیدکردنەوە یەکتر پێ دوانیە پارەکی زۆریش بەهادەر دەدرێت وەڵڵاهی زەبراشە پارەکەی زۆر واکە نامێت لە چاولێکەکە زۆر ئەوە بۆ یانی سەد حەزی لێ چەکەی وچی بکڕیت چاوی لەویە کاتەوە ئەتوش ئەوتوانە هەیە ئەوتوانەیە نییە شەی بکڕێتن باسی توانایەت کرد شتێکی زۆر جوان خەڵک هەیە جاروەیە تواناشی نییە دەچی قەر دەکاتن تا ئەشیاکەی کڕیتن ئەشایەکە شایەکەی و چێوی کڕیتن یان لەوی جوانتری بکڕیتن پێدوانی خۆی خەفەتبار دەکات بەڵێ وەڵڵا کە قەردی زۆر لەسەر بوو تر ئەو کاتی قەردار بوو خۆی خستە ژێر خەڵک داوای پارەکەی لێ دەکاتەوە وێ بەێ لە ژیانی خۆت تەقلیدی کەست کردیە ناوەڵی تەقلید کەسم نەکردیە ئێستا احتیاجی چم هەبیترا یەک ئەواکەم زیاتر ژیانی خۆت ڕازی و مەمنونی وەڵڵا خۆی بە زیادی بۆ ژیانی خۆ ڕازیمە یعنی ئەوەی چەند
هەموو جارێ دەرم زۆر میمە ئینسان بۆ بەشە ڕازی بێ کە خوای گەورە پێی داوە بە شێوازی خۆت بە تاقی خۆت کە چەند خوای گەورە پێیداوی بۆ ئەوەندە شکر بی ممنون والله بۆ شکرم زۆر شکرم بۆ هەیە چەندی خوادای میوارە ئەوەندە شکرم زۆر ئەدی ئەمە لۆ لە باشەکان کەمتر چاو لە بەرامبەرمان دەکەین خۆلاساییکردنەوە بە تەنها لە دیکۆرات نەبی لۆ لە ڕەفتاریش لاین لە هاوسکەوت دەبین خەڵکەکەی باشە چاکە قسەی خۆشە ڕووی خۆشە لۆکوان نەبین والله إذا خلك ما بريم هو شو يعني خلك أو أرزي خويتي باسی چاولێکەری دەکەم دەبینم ئێستا زۆر بووە نی خەڵکەیە بە ژیانی خۆی قەنەعاتی نییە لە هەموو شتێک چاو لە بەرامبەری دەکات ئەو چاولێکەریە چۆن ئاوا زیاد بوو بە حکمی لە بازاڕێکی دەبینی چەند خەڵک تەقلیدی یەکتری دەکات والله بەداخەوە کۆمەلگای کوردی تاکە کۆمەلگایە یعنی بۆ چاولێکەری جا خراپترین شت ئەوەیە خۆی خراپترین شت چاولێکەریە حەسوودی پڕاوپڕە ناشکری پڕاوپڕە زۆر بەداخەوە لەم کۆمەلگایە ینی تێکەوتووە زۆر بە پیسی تێکەوتن شتێکی جوانە دوورژان بەشێک لە چاولێکەری لەبەر حەسادەتە لەبەر حەسوودی تەبان ئەوە گەورەترینە خۆی لە دینی ئیسلامە ئەو شتە نییە حەسوودی نییە حەسادەت نابێ هەبێ حەسادەت لە بەت چیە هەیە کە من حەسادەت بۆ بم کە تو قورعانی لەبەرە حەسادەت لەو شێوازەیە هەیە نەگنە من جیرانەکەم شتێ بفرۆشێ یاخود شێوازێکی جوان بەکاربێنێ یعنی فرۆشی زیاتر بێ من حەسوودی پێ بم ئەو برایەتی کووا لە شوێ لەم کۆمەلگایە بەڕاستی برایەتیش نەماوە زۆر کەم بووە بەداخە بۆچی ئێستا بۆ نمونە دەبینین ینی خەڵکەکەیە بە تایبەتی با بڵێم لە چینی گەنجان موبایلەکەی خۆی هیچ شێشەی نییە دەتوانیش خۆی پێ بکە وێنەی پێ بگری ئەو شتانێکی دوێ بەکاری بینی بەڵام دەدەن موبایلێک هاتۆتە ئەو جارە مۆدیلی نوێیە دەبی بۆ بە ئەوەندە وەرەقەی بیکڕی پێش بکێ ئێوەش ئەوەش بەخوای ئەوە چینە نەبوونەکەی ئەو هاکانی ئەوەی هەبووەها ناکە ناوەڵڵا حەسوودی و چاولێکەریە یەک شتیکە نییە لە ڕۆیانگەی جلوبەرگ و مۆدیلات و ئیلا ئاخری ینی لە ڕووی زانستیەوە نییە هیچی بۆ فکر نییە بۆ زانست نییە هیچی بەس چاولێکەریە هەمووی جاروێ دەڵێ فرانکەس گوتیتی ئەمن ئەشمەچی ساری پار لەبەر ناکەم وەڵا ئەمنی ژۆچوی لەبەر ناکەم یکا کەشمەکە چه حیبیتی ناو ماڵی ئێستا واکەم بۆتەوە لە ساڵی 2013 ئەو کاتە خەڵک وەسەد زۆر بوو ینی وەرزی بوو ینی شتمەت گۆڕین ینی ئێستا بۆتە ساڵانەیە یان شتێک هەمووی چاولێکەریانی ئێستا خۆ ئەوروپاوانیە بەخوای بەس کۆمەلگای ئێمە تێکەوتووە بەداخەوە ینی ئەم ئەنتەرنێت و موبایل و ئەو ئەینانە هات هەمووی شیرازی تێکس کوتە ڤیددیوەک دەبینیت نەما هیچ شتێ نەما بەخوای قیەم ئەدەب ینی هەمووی کەم بووە لاواز بووە ئەم جیلە بڕوە بەڕاستی کۆمەلگای یا ڕەبی خوایە قسەی من نەبێ بەس خراپ تێکەوتین زۆر حکمیەوەی لە بازاڕی دەبین ئارەوەڵڵا لە مۆدیلات یعنی ئەوەی دیێ ینی تێکەوتووە بەڕاستی بۆ نمونە ئەمن سعاتێکم هەبێ ئەو سعاتەیە تێکچوو پاتریەکەی زایف مرد ینی ناکرێت من پاتریەکەی بگۆڕم ئیلا دەبی سعاتەکەی بگۆڕێ ئەوەش چاولێکەری و حەسادەتی نازم متەکەبیری ینی هیچکە نییە ینی ئاینی ئیسلام هەردەم ئەمەی هاندایە لە شتی باش چاو لە خەرچی بکەین وەشکە حەسوودی بە کەس نەبین ئەدیەمە لۆ لە باشەکەی کەم چاو دەکەین بۆ کەسێک باشە ڕووی خۆشە یان خزمەتی خەڵکی دەکاتن هاوکاری خەڵکی دەکات لۆ ئەمەوانەبین وانین بەداخەوە بەڕاستی زۆر خراپ ئارەوەڵڵا عليكم السلام ورحمة الله وبركاته. باش إن شاء الله. سپاس دەکەم مەمنون کاکە سەلامەت. زۆر سپاس باس چاولێکەری دەکەم حەز ناکە ئێستا زۆر بووە چاولێکەری زۆر بوو ئەوڕۆ ئێستا یەکەکە دەرێ میسامالی پرکەم لۆ ناوماڵیان گۆڕی لۆ ئەویان کرد لۆ ئەمە نەکەین فران کەس ئەو کومباری کڕی دەبا میش بچم بکڕمەوە چاولێکەریە خەڵک یعنی کاتەکەنی یعنی گوناح خوای گەورەش پێ ناخۆشە زێدە مەسرەفی بکەیت ئەتو بە پێی خۆت میسال وەکو ئەمە موچە خۆرین دەبی لە قەدەر موچەکەی خۆمان سەر بکەین
نەکار ئەوەی بێتە دەستمان هەمووی بەتاڵکەن بە یەک جاری هەمووی بڕێژ نابێ و ئێستا من میسال دێمە و بازارە ئەگە شتێک پێویستم نەبی لۆ زێدە مەسرەفی بکەم هەرخوای گەورە پێ ناخۆشە پێویست نەبی نایکڕی ناوەڵی ئەگە شتێک پێویست نەبی لە ماڵە ئێستا میسال دۆلکەک ئەگە نەشتی قەت نایان بکڕم لۆ چ بکڕم یعنی کەین ئەوە شکا لە جێوی قڵەت شتێدا دەنێنەوە ینی ناری ئەو دۆلکێ دوو ماک پێش ساکرێتم بەسەکەوم ناوەڵی ئەمن قەنەعەتم هەیە ئێستا لە بەرداغە چستی فافۆن ئاوی بخۆم نانی بخۆم لە فافۆنە چی لە قاپەچ فافۆن لەبەروی ئەمە نەبوونی مادی تێ دەردە سەری مادی تێ لە هەموو وەزعچی بەخۆ دەزانین مجتەمەعی کورد لە هەموو نەوعچی یعنی خوای گەورەش پێی ناخۆشە زێدە مەسرەفی بکەین ینی بە تایبەتی ئەوانەی کە پارەیان بە ئاسانی دێتە دەست ئەوان زیاتر چاولێکردن بەخۆی دەزانین هەر کەسە بە جۆرەی پارەکەی میسال بیزم ئەمن ڕاتبم ملیۆنێک بەرەو سەر لە پێی ڕاتبەکەی سرف دەکەم هەیە 5 ملیۆنە پارەکەی زۆرە لە قەدر پارەکەی خۆی سرف دەکە هەیە لە بۆی دێ بە هەوای پارەکەی سرف دەکە ئەگەنا کەسی فەقیر بڕۆ ناو ماڵێکی فەقیر ببینێ لەگە یەکەچی دەورەمەند بزانە چەند فەرقی هەیە قسەکێ دەڵێن مال الهەوا للهەوا ئەو هەیە دەرماری هەوای بە هەوایدا دێ وایە کاکار چەند گرینگە ئەمە لە ژیانی خۆماندا بۆ بەشەی خۆمان ڕازی بین هەروکو ئاماژەت پێکرد بۆ من ئەگەر خزمەچی من کەسەچی من برادەرەچی من ڕەنگە ستایلی ژیانی لۆی بەو شێوازە بگونجێ بەس ئەگە من چاولە بکەم ڕەنگە زۆر غەڵەتە چاولەی بکەیت لەبەروەی ئەتوو کەسێکی ئەویش کەسەکە لەوانەیە ئەو بابی لە پشتبی داچی پارەی بداتێ ئەو بەس ئەمن میسال لە احتیمال بکەمەسە خۆم نابی چاولەی بکەم نابی ئەو سیارەی ئاخر مۆدیلی بێ ئەمنش دەبی لەو هاام پێبی ئەوە غەڵەتە دەبی هەر کەسە بە جۆرەی خۆی بە جۆرەی ئیمکانیەتی خۆی سەرف کاتن بە تایبەتی لە ناو گەنجان ئەو چاولێکەری زۆر نییە زۆرە لە ١٠٠ دەڵێم زۆرە بەس ئەو سەدەش ئەو کەسانی کە تێگەویستی و ئاقلە و لۆ خۆی بە فکرەی خۆی دەکاتن ئەویدی چاولێکەریە زۆر جار دەبینی ئەمە گەنجمانێت تازە پێڕادەکە دەری لۆ فرانکەس ئاخر مۆدی سارێ ئەمە نیتم میسال ئەوە غەڵەتە لەوانەیە ئەو گەنجە تووشی هزار غەڵەتی بی تووشی هزار تشتی بێ بەس لۆی ئەو تشتەی دەوێ بەدەست بینی ئەی چەندێک دراماکان و کوتە ڤیددیوەکانی سوۆشال میدیا کاریگەری کردوتە سەرخەڵکی لۆ ئەوەی بەخۆی چاولێکەری بکە لە ١٨ برێم ١٠٠ کاریگەری دەکە لەبەروەی گەنجەکە میسال بەناو بانگە خۆی دەردەخە بە ئاخر مۆدی سیارەی بە ئاخر پارێ سەرفکردن لە مەتعەمەکان لە ڕێستۆرانتە مۆدی لە بەرزەکاندا دەنیشی ئەودا گەنجی مەژ زجی بەخۆی دەستێ لۆ هەیە لۆ ئەمنەتە ئێستاوە چوینیمە لۆ ئەو قادەچی مارکەی لەبەرم چتەچی بەسیتم لەبەرە ڕەنگە واز بکە ئەو بەختەوەرە بەڵام لە ئەسڵدا هەر بەختەوەریش نەبیتن بەخۆی دڵخۆشی ئینسانی لە هەموو شتەچی ئەوتر لەوانەیە ئەو کەسە جیفانی پڕە پارەی زۆریە بەس دڵی خۆش نییە لەوانەیە من ئێستا لە ناو جانتان 20,000 پێبی درم زۆر خۆشترە لەوەی کە دەفتەرە چی ئێستا پێە والله الحەمدوللا تا ئێستا نوقتەیەم نەدیتێ لە خۆم بەڕاستی بەس زۆربەی خەڵکی کوردستان بەعام ژیانیان بە لاساییکردنەوە بەڕێ دەکەن لەبەرچ وەڵاهی زۆربەی سیستەمەکانی ژیانیان کردیتە لاساییکردنەوە ئەلحەمدوللا سوپاس بۆخوا هەمووش بە سەقەتیە یعنی تا ئێستا لاساییکردنەوەکم نەدیت کورد بەڕاست و بەڕێکی ئەنجامی بداتن بەڕاستی ئەن یەکەم لاساییکردنەوە مەسەرەن قەدیمانی هەولێر بەدەری کابرای گۆتنی ڕێک و پێک و پۆشتە و ئەوە بوون جل کوشتی ئەمە خەیاتی نەوزان لەو شتۆکانە دەزانانی کە ئەو جل کوشتانە نیمچە ڕوتانە هاتنە هەولێرێ خەڵکی هەولێر بەلاسایی وەریگرت یعنی بەعام کوردستان بە تایبەتی باسی هەولێر ناکەین وەکو ڕۆشنبیرێک وەریگرت و وەکو لاساییکردنەوەکی باش وەریگرت بەڵام بەداخەوە بۆ شێوازە نەبوو هەمووی بە سەقەت و جۆرەك نییە لە ڕۆشنبیری وڵا ناوەڵە طبعاان خۆڕوتکردنەوە بە دەری کابرای گوت ناپۆشتەی ڕۆشنبیری نییە طبعاان لە ئیش و کارەکەی خۆت چەند قەناعەتت هەبووە چەندت گوتیە وەڵی لەوانەیە قسەشیان لۆ کردبی لۆ چاو لە فرای ناکەی دوکانەی لە فرانجی دانانێ ئەتو گوت بێت ناوەڵە بە بەشی خۆم ڕازیمە و چاو لە کەس نارێ وەڵی ئێستا من زۆر ینی زۆرێک لە برادەکانی خۆمیانی ئەلحەمدولیلا من مشتریشتم هەیە ئەوجا دەرێن شوێنت گەورەتر کەوەچی فلانکە کەسییان شتێکی بکەوەچی فلان کەسی
بەر لە جێ خۆی بەسەنگە بە دەردی کابرای گوتن خەرەکیە تەنانەت شێوازی قسەکردنی خۆشی دەگۆڕی کاکاتوو بۆ هەموو جۆرە لە ئاسایکردنەوە لێرە بەردەستە ئاتوو بۆ شێوازە بدوێ کە تەبیعەتی خۆتە سروشتی خۆتە تاوان سروشتی خۆت لە بۆ کەس مەگۆڕە سروشتی خۆت باشترین شتە کە خاوەنی ئەچوو لێە سروشت خۆت لۆ کەس نەگۆڕی هەتا دنیامایە کوی ئەو هابژی ینی قەت هەوڵمەدا لاسایی شتەچی بکەوە چکە ئەگەر لاسایشکی قەت وەچی وی نابیتن کۆپی نابتاسلی کۆپی قەت نابتاستی بە دەردی کابرایەوە بەو جۆرە بژی کە خۆت هەی کە پێت دەکرێت کە ئەو شێوازی ژیانەت هەیە کە سیستەمەت هەیە لۆ دانرێت تۆ پێدوانیە بە سروشتی خۆت بژی مرتاحتری کەمتریش لە ڕووی مادیۆش پارەی سرف دەکەی طبعا ئەوجا ئەو لێرکانە مەسەن هەر کەسە و جیاوازی خۆی هەیە لە ڕووی مەسەلەن بە فیڕۆدانی پارەیە لە ڕووی جلگ لەبەرکردنە لە ڕووی سیستەمی ژیانە بەڵام وەکو خۆت بژی ئاسانتر شتەکان دێتە پێش چاوت ئینسان لە ژیانیدا بە سروشتی خۆی بژی سەرکەوتووە طبعا بە سروشتی خۆت بژی خەڵک خۆشی دەوێ ینی لاسایکردنەوە شتەشی جوان نییە طبعا بە سروشتی خۆ زۆر ژیانەکی خۆش دەژی ینی ستایلی جلو بەرگرت ئەتو ئەوت لێ دی ئەوت لێ جوانە لۆ دەتەوێت فرانکەس ڕەنگە لە وڵاتی توش نەبی برێ وەڵا باوە چوی بکەم طبعا ئێستا لە وڵاتانی ئەوروپا هەیە مەسەلەن ئەمن خەیاتم بەخواز تاقیبی زچی یاریزانەکان و ئا مۆدیلۆ شتانە دەکەم مۆدیلی بەری نەمابوو ماوەکی باش ینی شارستۆنەوە شتانە نەمابوو لێرکوانە لە قەدیمەوەجا کە هاتەوە وەڵی ڕێک پێش 3 ساڵ پێش ئێستای کەریم بنزیما یاریزانی یانەی فەڕەنسا و ڕامەدیدە وەختی 3 سال 4 سال پێش دیتم پانتۆڕەکی بەرینی لەبە زۆر باشە ئەجاتمەوە دوکانێ بە مشتریەکان دەوە ماوەی کە پانتۆڕی بەرین دێتەوە ناو بازار خەڵک دیسان شتی وەرین لەوە دەکاتەوە فعلە نەوزە پاش 3 مانجۆ ڕوویداوە تەنها بە بەڵێ و نەخێر وڵامم دەوە پێدوانی خەڵکەکەی چاولێکەکەی دەکات بێ ئەوەی بزانی باشیان خراپە طبعا ئەرێ وەڵا خەڵک فکر لە نازانی شتەکە چیە و لاسایشی دەکات و دوای بە خراپش لە سەری دەستێتەوە خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر چاولێکەری ئینسان کاتێک چاو لە کەسێکی دیکە دەکا ئۆتۆماتیکیان یعنی خۆم لاوازم خۆم کەسێکی بەهێز نیم یعنی ئەتوو کە تەقلیدی کەسەکی دەکەیەوە دەیسەلمێنی کە ئەو لە تو بەتواناترە ئەو لە تو باشترە ئەو لە تو چاکترە لە کاتێکدا مەرز نییە وابی ئەگەر تو توانەکانی خۆت بەگەر بخەی ئەتوو زۆر باشتری زۆر چاکتری زۆر سەرکەوتوتری ئەگەر تو چاو لە کەسێکی دیکە نەکەی بەخوا زۆر بەختەوەرتری ئاسوودەتری مرتاحتری و ڕق و چینە و حەسادەتی لە نێو دڵ و دەروونت دانیە ئەمڕۆ ئێمە گرفتارین بەدەست ئەو چاولێکەریەی کە زۆر جاران کوشندەیە دەبێتە هۆی کوشتنی خۆمان ئێمە خۆمان دەکوژین کاتێک چاو لە کەسێکی دیکە دەکەین بەڵام بمانەوێت لە چاکە چاو لە کەسانی دیکە بکەین لە باشە کەسێکەوە لە خزمەت قورآنی پیرۆزدایە بە ئێمە چاو لەو بکەین کە چۆن خزمەتی قورآنی پیرۆز دەکە چۆن لە خزمەت قورآنی پیرۆزدایە کە کەسێک هاوکاری کەسێکی دیکە دەکە با لەوە چاو لەو بکەین با لە خێر و چاکەکانمان با لە باشە لە چاک بوون کەسێک دەبینی لەگەڵ دایک و باوکی باشە تۆش وابە تۆش باش بە تۆش چاک بە کەسێک دەبینی لەگەڵ دراوسەکەی باشە ئاتوو لەو باشتر بە لەو چاکتر بە لەم شتانە تەقلیدی بەرامبەرت بکەوە بەڵام لە کۆمەڵێک شت هەیە ئەگەر ئەتوو تەقلیدی کەسەشکە بکەیەوە بەخوای سەرکەوتوو نابی بەخوای بەختەوەر نابی ئاسوودە نابی نامۆرتاح دەبی هەمیشە هەز دەکەی خەمەک لە نێو دڵ و دەروونتدایە بۆی واخوازم هەمیشە و بەردەوام وەکو خۆمان بژین وەکو خۆمان بین وەکو خۆمان هەوڵدەین تاقەی ئێمە سنووردارە ڕەنگە کەسێکی دیکە تاقەی لە ئێمە زیاتر بێ بۆیە ئەگەر وەکو خۆمان ژیاین سەرکەوتوو دەبین هەم لەم دنیا و هەم لە دوا ڕۆژیشدا تا پرۆگرامی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان